سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە. 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە نووسینی کەریم ئەمانی. کاتێک جۆزەردان دەگاتە دوا ساتەکانی مێژووی جەماوەرێکی چینووی ئازادی بە خەتی سوور و بە پێنووسی چەوساوەکان دەنووسرێتەوە. 31 جۆزەردان تەنیا ژمارەیەک نییە لە ڕۆژمێری خەباتی خەڵکی کوردستاندا، بەڵکو چرکەساتی لەدایکبوونی هێزێکی خاوەن بیر و باوەڕە کە کۆشکی ستەم و زۆرداری هێنایە لەرزە. ڕۆژی ڕێخستنی باسکی چەکداری کرێکاران و زەحمەت کێشانی کوردستانە. سڵاو ئەی پێشمەرگەی کۆمەڵە، ئەی ئەو ناوە پیرۆزەی لەگەڵ خۆیدا مانیفستی یەکسانی و شکۆی مرۆڤایەتی تێنا. تۆ لە تاریکترین شەوە زەنگەکانی کوردستاندا بوویتە تیشکی ڕووناکی، تەمی بێدەنگی و چەوسانەوەت لە ئاسمانی چین و توێژە بێبەشەکان ڕاماڵی. تۆ تەنیا پارێزەری سەنگەرێکی چیان نەبوویت، بەڵکو قوتابخانەیەکی هوشیاری بەخش بوویت بۆ ڕزگاری بە پانتایی کوردستان. لەلایەک بۆ دیفاع لە کەرامەتی مرۆڤی چەوساوە تفەنگت کردەشان، لەلایەکی تر تۆی دادپەری و یەکسانی چینایەتیت لە ناخی کۆمەڵگەداچان. تۆ بوویتە باسکی پۆڵاینی کرێکاران و دەنگی کردکراوی ڕەنجدەران. بۆ یەکەم جار ژن و پیاوت شان بەشانی یەک لە پێناو خوڵقاندنی مێژوویەکی نوێدا هێنایە مەیدان. ژنانی پێشمەرگا نەک هەروەک هاوڕێ و هاوسەنگەری پیاو، بەڵکو وەک ڕێبەر و فەرماندەی سەنگەر یەکسانی ڕاستەقینەیان لە کردار سەلماند. سەنگەری پێشمەرگت کردە قەڵایەکی پۆڵاین بۆ داکۆپیکردن لە مافی ژنان و سەرجەم کۆمەڵانی خەڵکی ستەم دیتوو. تۆ نوێنەری ئیرادەی جەماوەرێکی ڕاپەڕیو بوویت کە وشەی تەسلیم بوون لە قاموسی دانیە. ئەمڕۆ لە ساڵیادی ئەم ڕۆژە مێژوویەدا سەری کڕنۆش و ئەمەکداری دادەنەوێنین بۆ کاروانە سوور و نەبراوەکەی گیان بەخت کردوان، بۆ ئەو پێشەنگانەی گیانی خۆیان لە پێناو ڕزگاری مرۆڤ و سوسیالیزمدا فیدا کرد. سوێن بە ئارەقە و ڕەنجی پیرۆزی کرێکاران، بە فرمێسکی دایکانی ڕێگای ئازادی، بەو ئامانجە بەرزانەی لە پێناویاندا خوێن بەخشرا، ڕێباستان درێژەی هەیە و ئاڵای سووری خەباتان هەر شەکاوە دەمێنێتەوە. 31 جۆزەردان ڕۆژی نوێکردنەوەی پەیمانی پێشمەرگانەیە، پەیمانی بەردەوامبوون لە سەنگەردا تا گەیشتن بە لووتکەی ڕزگاری، تا چەسپاندنی دادپەروەری کۆمەڵایەتی و دەستبەرکردنی مافی ڕەوای سەرجەم خەڵکی چەوساوی کوردستان. بژی 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەرز و بەڕێز بێت یادی گیان بەخت کردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیزم. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فڵنگی هەردی وڵاتەی